بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم ئەمڕۆژ دوو زانکۆی تر بەشدار لەگەڵمانە پێش بڕکێ دەکەن، ئەوانیش زانکۆی هەڵەبجە. ئارام سدیق تەمان 23 ساڵ، تابی خۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە دیبلۆمەتکار. شنان ئاری تەمان 20 ساڵ، تابی خۆناغی یەکەمی بەشی زانستی کۆمپیوتەر، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە گەردون ناس. هەڵوێست ئەسکەندەر تەمان 24 ساڵ، تابی خۆناغی سێمی بەشی مێژوو، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. بێریڤان جەلال تەمان 23 ساڵ، تابی خۆناغی سێمی بەشی وەرزش، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە یاریزانێکی نێودەوڵەتی لە تۆپی پێ. من یەکێکم لە هەڵبژێراوەکانی زانکۆی هەڵەبجە بە دڵنیاییەوە سەرکەوتووە بین. بە هیوای سەرکەوتن تومحمان زۆرە هەر ئەیبینەوە. هیوادارم سەرکەوتوو بین لەو بەرنامەیە. ئێمە نوێنەری زانکۆی هەڵەبجەین، بە هیوام ئەمڕۆ بتوانین ڕکابەری بکەین. خوێندکارەکان چەند ڕۆژێکە خەریکی کۆکردنەوەی زانیارین و هیوادارم بتوانن بە ئەستێکی باش لە بەرنامەکە بەشدار بن و هیوای سەرکەوتنیان بۆ خواست. هەروەها زانکۆی نەورۆز دەروێش تەمەر تەمان 22 ساڵ، تابی خۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە پارێزەرێکی سەرکەوتوو. کەوسەر چەتۆ تەمان 29 ساڵ، تابی خۆناغی چوارەمی بەشی زمانی کوردی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. جیهاد فەیسەڵ تەمان 20 ساڵ، تابی خۆناغی دووەمی بەشی ئایتی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە میدیاکار. ناسر فرسەت تەمان 28 ساڵ، تابی خۆناغی چوارەمی بەشی کارگەریکار، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بوارەکەی خۆیدا سەرکەوتوو بێت. مەخۆ ئامادەگیری دگەل هەواڵان لە سەرکەفتنی بدەستبینین. ئومێدە سەرکەوتنیش بۆ خۆ هەموو هەواڵێن بەشدار دە بەرنامە ئەستێرەکانی زانکۆدا دەخوازم. ما باشی خۆ ئامادەکردی دێ سەرکەوین. ئەمە سەرپرشتە تیمە زانکۆی نەورۆز ئومیدواری سەرکەوین بێ قارەمانیت. پرسیاری خێرا بۆ ئێوە، وریا بن زوو کێزانی دەست بێ بە بۆتۆنەکە وەڵامەکەم باتەوە. پرسیارەکە دەڵێ ئەو ئەکتەرە کووردە کێیە کە ڕۆڵی فەرهادی بینی لە فیلمی سینەمایی شیرین و فەرهاد؟ زانکۆی هەڵەبجە شوان عەتوف. زۆر ڕاستە. بەزانینی ئەو پرسیارە وەڵامەکەتان ڕاست بوو. زانکۆی هەڵەبجە ئێوە مافیەوەتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. کەتەگۆریەکان لەبەر چاوتانە و کەتەگۆریەک هەڵبژێرن. جوگرافیا. جوگرافیا. ئەی و بی هەیە؟ ئەی. کەناڵی سوێس کام دوو دەریا بەیەکەوە دەبەستێتەوە؟ ئەی دەریای باڵکان دەریای ناوڕاست، بی دەریای باڵکان دەریای سوور، سی دەریای ناوڕاست دەریای ڕەش، دی دەریای سوور دەریای ناوڕاست. سی شرکەتان هەیە؟ دی دەریای سوور دەریای ناوەڕاست. بی دی دەریای سوور دەریای ناوڕاست. باشە، دی دەریای سوور دەریای ناوڕاست. زۆر باش، ئێستا بزانین دەریای سوور دەریای ناوڕاست وەڵامێکی ڕاستە؟ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاست بوو، دە خاڵتان بە دەست هێنا، دەستان خۆش بێ. بزانین ئێوە چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ وەرزش. وەرزش. بلا ئەی بیت. ئەی. لە ساڵی 2012 کاتێک یانەی چێلسی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپای بەدەست هێنا، کێ ڕاهێنەری یانەکە بوو؟ ئەی کارلۆ ئانشیلۆتی، بی ڕۆبێرتۆ دیماتیۆ، سی خۆسێ مۆرینهۆ، دی ئافرام گراند. سی چرکەتان هەیە؟ بی ڕۆبێرتۆ دیماتیۆ. بی ڕۆبێرتۆ دیماتیۆ. باشە، بزانین وەڵامەکەتان ڕاستە.
زانکۆی نەورۆز وەڵامەکەتان ڕاستە و دەخەڵتان بەدەزێنە. زانکۆی هەڵەبجە چی کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ جوگرافیا بی. جوگرافیا بی. کام لە وڵاتانە دەکەوێتە سەر دەریای ڕەش؟ ئەی ئیسپانیا، بی تورکیا، سی ئیتالیا، دی پۆلۆنیا. سی چرکەتان هەیە؟ تورکیا. تورکیا پۆلۆنیاش ناکەوێت. ئیتالیا و ئیسپانیا نابێت. تورکیا. بی تورکیا. بی تورکیا. هەڵوێست زۆر دڵنیابووی یا چی بوو هەرە تورکیا 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 دڵنیای بووی؟ تورکیە. باشە بزانین تورکیا وەڵامیشی ڕاستە. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاست بوو، دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی نەورۆز ورزش. وەرزش. خێرا ئێستا جوگرافیا وەرزش نامێنێتەوە. وەرزش بی هەیە تەنها بی کەواتە بی. لە خولی باسکەیپی شەوەرانی ئەمریکا یاریزانان دوای وەرگرتنی تۆپ چەند کاتیان لەبەردەستە بۆ هەڵدانی تۆپ بۆ سەبەتەی تیمی بەرامبەر؟ ئەی 42 چرکە، بی 30 چرکە، سی 24 چرکە، دی 20 چرکە. سی چرکەتان هەیە. چنۆ بگەلەکی منێتە گیریدن چند ثانیه من تبه درسته لعب ساله. بەحسی سەلێ چەند سەنو منێتی خۆشی تبه پێدا. خوش چند تمرین ثانیه؟ نزدیک بیسته. 20 یا من 20 باید بشه 20 دی 20 شرکه. دی 20 چرکە. باشە بزانین 20 چرکە وەڵامیشی ڕاستە. وەڵامە ڕاستەکە 24 چرکە. زانکۆی نەورۆز نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەڵەبجە بێڵە بە هەردووکتان جوگرافیا وەرزشتان نێشت لە کاتەگۆریەکانی ترچی هەڵەبژێرن. مێژوو. مێژوو. ئەیوبی هەیە؟ بابە ئەی دەست پێ بکەین. با بە ئەی دەست پێ بکەین بۆ نا. لە سنووری پارێزگای سلێمانی مرۆڤی هاوسەردەمی نیاندەرتاڵەکانی ئەوروپا لە چ ئەشکەوتێکدا ژیاون؟ ئەی ئەشکەوتی زەرزی، بی ئەشکەوتی پاڵە گەورە، سی ئەشکەوتی کوڕەکاژاو، دی ئەشکەوتی هەزار مێرد. سی شرکەتان هەیە. هەزار مەردە واتر تاریخیە دی هەزار مرد. ئەشکەوتی هەزار مرد. دی ئەشکەوتی هەزار مێرد. ئەو کە لە نێوانیەکە گفتوگۆ ئەکەن ئەوم زۆر پێ باشە وەک تیمێک کار بکەن. ئێستا بزانین دی ئەشکەوتی هەزار مێرد وەڵامیشی ڕاستە. زانکۆی هەڵەبجە دەخاڵی ترتان بەدەستهێنا وە کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی نەورۆز ئەستی بێشم چنێنە ئەدەبیات ئەدەبیات. ئەیوبی هەیە؟ ئەی ئەی چیرۆکی کوردی سەرەتا بەکام لەم ڕێبازانە دەستی پێکرد؟ ئەی مۆدێرن، بی سوریالیزم، سی ریالیزم، دی پۆست مۆدێرن. سی چرکەتان هەیە؟ بیم ایهانینه.
تو کردی دولت ئەرێ بێژم دەبێژین نه سردمی رياليزم ریالیزم یا سي. واقعیە ریالیزم باش بيجم سيا سی شمل سی هەژیت بێژم سی ریالیزم ریالیزم سی ریالیزم باشە بزانین ریالیزم وەڵامێکی ڕاستە زانکۆی نۆرۆز وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵبژێرن مێژوو مێژوو بی بی کەتەکە هەر کاتەگۆریە و هەردوو پرسیارەکەکەن و بۆی سەری خۆتان زۆر نێشێن وانە بالفعل باشە مێژوو بی لە چ ساڵێکدا حکومەتی ئەو کاتێ عێراق شێخ ئەحمەد بارزانی و خێزانە بارزانیەکان کە بۆ ناسریە دوور خرابوونەوە و گواستەوە بۆ پردێ و دواتر بۆ سلێمانی ئەی 1934 بی 1936 سی 1930 دی 1926 سی چرکەتان لەبەردەستە من معلوماتم نییە ئەبێت سی هین بێت بێ سی شەش سی سی شەش لەسیدی شۆڕشی لەبوو لە سین چواری هەبێت سی چواری پێریفان پێریوانی چ کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ من یا سی شەش وەڵام سی چوار ئەی 1934 باشە بزانین ئەی 1934 وەڵامێکی ڕاستە زانکۆی هەڵبجە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست 1936 نەتانتوانیم دەخاڵە بەدەست بێن زانکۆی نەورۆس تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا بی بی کام لەمانە پاشگیری فایلی مایکرۆسۆفت پاوەرپۆینتە ئەی .pdf B .ttf C .doc D .ppt سی چرکەتان هەیە پی پی تیە PDF باوربوينت PDF بێژم بێژن ئەیە PDF ئەی PDF پوینت PDF A .pdf باشە بزانین ئەی وەڵامێکی دروستە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو PowerPoint PPT وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن زانکۆی نەورۆز زانکۆی هەڵەبجە وەک دەبینن مێژوو جوگرافیا وەرزش نەماوە چی هەڵبژێرن باولۆجی بایۆلۆجی ئەی یاخود بی ئەی ئەی بە چ جۆرە زیندەوەرێک دەگوترێت زیندەوەری ترانسجینیک ئەی جینی بازدراوی هەیە بی جینی بیانی تێخراوە سی گۆڕانکاری بەسەر جینەکانیدا نەهاتووە دی هیچ کامیان سی چرکەتان هەیە ترانسجینێکی بەپێی یعنی مستەڵەح گۆڕاوێت ترانسفەر کراوە جینێکی لە جینێکی دەوڵات مستەڵحیان بەپێی مستەڵحیان ئەبێ بێ جینی بەیانی تێخراوە یعنی جینێکی لە جنێکی دەرەوە بیانی تێخراوە یان ترانسفەر کرا بێ گواسترابێتەوە باش نییە بی لەبێ بی جینی بیانی تێخراوە بی جینی بیانی تێکراوە
وەڵامی بی بزانین ڕاستە یا هەڵێ. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە دە خاڵی تردان بەدەست هێناوە کۆی خاڵەکانتان دەزان چەنە؟ چل خاڵ. زانکۆی نەورۆس. تەکنۆلۆژی. تەکنەلۆژیا. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. یەکەمین خزمەتگوزاری ئیمەیل کە ساڵی 1995 بە شێوەیەکی بێبەرامبەر لەسەر ئینتەرنێت دانرا کام لەمانە بوو؟ ئەی یاهوو، بی جیمەیل، سی هۆتمەیل، دی فاستمەیل. سی چرکەتان هەیە؟ وەرنەهی بە دوای گوتنی وان ئەی ئۆن دیە. وان ئەی ئۆن دی شەریکۆیەوەیکەنی تەسیس بۆی تەشان بزان معلومات سەر میزە بیم ئەیە. ئەبە ئەگەم شەریکەتە هەمینە بن یاشمە دیە. نه بژم دیە. یاهو یاهو بارناگەم 95 بیتن یاهو. هیچکەڤنتر بوو یوش نه سەر دایشن دەبێت دەست شرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ؟ بێژ دی بی فاستمەیل. دی 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 فاستمەیل. فاستمەیل. باشە بزانین دی فاستمەیل وەڵامێکی ڕاستە. فاستمەیل وەڵامێکی هەڵەیە وەڵامە ڕاستەکە هۆتمەیل. یا ئەو کاتەیەوە زۆر گەنج بوون بیرتان نایە. من بیرم یە. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن بەداخەوە زانکۆی نەورۆس. زانکۆی هەڵەبجە؟ با هەر بایۆلۆجی بێ. بایۆلۆژی. بایۆلۆژی بی ماوە کەواتە بی. بابی بێ. کام لەمانەی خوارەوە دەکرێت ببێت بە مشەخۆر؟ ئەی بەکتریا، بی ڕووەکەکان، سی گیانەوەرەکان، دی هەرسێکیان. سی چرکەتان هەیە؟ لەبێ مشەخۆر نازانم ئەی بەکتریا. ئەی بەکتریا. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. وەڵامە ڕاستەکە هەرسێکیان زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی نەورۆس؟ هونەر بیت. هونەر. هونەر ئەی و بی هەیە؟ ئەی. شێوازی میوزیکی گروپی بیتڵزەکان چ جۆرێک بوو؟ ئەی پۆپ، بی ڕۆک، سی کانتری، دی کلاسیک. سی چرکەتان هەیە؟ بێژی کۆنتری هەر نینە. کلاسیکە گەف نبێژی The Beatles. کەفنە پۆپ و ڕۆکژی هەردووکەی میکەنە. کلاسیک ئەمە کلاسیکە گەف نبێژی ئەساساً کە فەرقەکەنگی کلاسیک ئەم نزانیەوە کەنگیە ڕۆک هەردوو نینە سەردەم ئەسان کلاسیکە نه؟ دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ؟ کەیفۆە وەڵام پۆپ. پۆپ. ئەی پۆپ. ئەشۆی بووە. باشە بزانین ئێستا کامیان وەڵامە ڕاستەکەیە. وەڵامی ڕاست ڕۆک. زانکۆی نەورۆز نەتانتوانی ئەو دەخاڵەش بەدەست بێنن. زانکۆی هەڵەبجە با هونەر لەو کاتەگۆریانەی کە ماون چی هەڵەبژێرن؟ هونەر هونەر.
تەنها بیماوە هونەر بی ژمارەی هێڵ و بۆشایەکانی میوزیک چەندە کە نۆتەکانی لەسەر دەنووسرێتەوە ئەی حەوت هێڵ و 6 بۆشایی بی 6 هێڵ و 5 بۆشایی سی 5 هێڵ و 4 بۆشایی دی 4 هێڵ و 3 بۆشایی سی چرکەتان هەیە پێنج هێڵۆ چوار بۆشایی پێنج هێڵۆ چوار بۆشایی بەخوا بزەم ئەوەیە سی پێنج هێڵۆ چوار بۆشایی چکە بڕۆ ناکەم شەش بێت سی پێنج هێڵ و چوار بۆشایی سی 5 هێڵ و 4 بۆشایی با بزانم وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی نەورۆز ئەدەبیات 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 بی ئێمە درەختی زڕ و بێبەر نین تا لە چوار لاوە بمان بڕنەوە هۆنراوەی کام شاعری کووردە ئەی گۆران بی نالی سی کوردی دی پەشێو سی چرکەتان هەیە پەشێوایی ئەس بژم پەشێو کوردی هەنی ئێمە درەختی زڕ و بێبەر نین تا لە چوار لاوە بمان بڕنەوە ئەس بژم پەشێوە شوایەوە وەڵام دی پەشێو پەشێو دی پەشێو بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی نەورۆز وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی هەڵەبجە 50 خاڵتان هەیە کاتەگۆریەک هەڵبژێرن کیمیا کیمیا ئەی ئەی کام لەم ئاوێتانی خوارەوە بریتیە لە هایدرۆکاربۆنیکی تێر واتە هەموو بۆندەکانی تاکن ئەی C2H2 B C2H6 C C2H4 D C3H6 سی چرکەتان هەیە زۆر شکم بۆ ئەمە هەیە یعنی ئەگەری هەیە ئەمەیان بێت یعنی ئەوەنەی بیرم ئەوەنەی بیرم ئەکید نیم بەس ئەگەری هەیە ئەمەیان بێت ینی سویدرۆ ناکەم ئەمان بێتتر بێت بەس ئەگەری هەیە دا چرکەتان ماوە C2H4 C2H4 باشە بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە وەڵامی ڕاست C2H6 زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان هەڵەبوو ئەم دەخاڵەتان بەدەست نێنە زانکۆی نەورۆز تەندروستی تەندروستی ئەیوبی هەیە ئەی ئەی کەمبوونی ڤیتامین کەی دەبێتە هۆکاری دەرکەوتنی کامیەک لەم گرفتانە لە لەشی مرۆڤدا ئەی گرفت لە هەرس بی گرفت لە مەینی خوێن سی گرفت لە وەرگرتنی کالیسیۆم دی هیچ کامیان سی چرکەتان هەیە چت بێژگین
هی بوچی کشم معلومات سر نه از بجم همه هر سنه بلا بیشتن از بجم بلا بیشتن دی عشوایی چون که کشمش معلومات سر کینیم که بوچی باشه کشف سر نه یاش تماسیه آنه نه بومی بسریه کاتان خەریکە نامێنێ دی بلا دیبت هیچ کامیان بلا دی بێ هیچ کامیان باشە بزانین وەڵامەکەتان دروستە یا هەڵێ وەڵامی ڕاست گرفت لە مەینی خوێن زانکۆی نەورۆز بەداخەونەتان توانی ئەو دەخاڵە بەدەستبێن بۆ زانکۆکەتان زانکۆی هەڵەبجە چی هەڵەبژێرن تەندروستی تەندروستی تەنها بیماوە کەواتە بی بی. کارسینۆجینەکان دەبنە هۆی توشبوون بە کام یەک لەم نەخۆشیانە ئەی شێرپەنجە بی هەوکردنی جگەر سی ئەیدز دی شەکرە سی چرکەتان هەیە أو أكيد الدنيا ما تصيرش اتش اي فيها شربنجش أكيد ني بس والله كم بس دقوة مش أو سنة أكيد نملي بس شربنجش أكيد نملي بس كريهاش كربت دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ بيكن بدي أكيد مش دی شەکرە دی شەکرە باشە بزانین وەڵامەکەتان هەڵەیە یاخود ڕاستە شێرپەنجە وەڵامە ڕاستەکە بوو زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نەورۆز چی فیزیا. هەڵەبژێرن فیزیا فیزیا ئەیوبی هەیە بی بی با ئەمجارە بی بێ کاتێک درێژی شەپۆلێک کەم دەبێتەوە لەرە لەرەکەی چی لێ دێت بە مەرجێک خێرایی شەپۆلەکە نەگۆڕ بێت ئەی زیاد دەبێت بی کەم دەبێت سی وەک خۆی دەمێنێتەوە دی هیچ کامیان سی چرکەتان هەیە وەرهێبە وەرهێبە شبو چیه موجود اه البيت شوية أما لا 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 ريبيتش اه شابو كم هيك بتريجي لازم كاملة يوين لازم إيك لازم تيجي لازم ينام المهم هاد واك خوي دمين وك خوی دمینه نه أيوة خۆی دەمێت وک خوی دمینه وەڵام سی وک خوی دمینه سی وەک خۆی دەمێنێتەوە باشە ئێستا بزانین وەک خۆی دەمێنێتەوە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامی ڕاست زیاد دەبێت زانکۆی نەورۆز نەتانتوانی ئەو دەخاڵا مسۆگەرکەن بۆ زانکۆکەتان زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵەبژێرن لۆژیک لۆژیک ئەیوبی هەیە بی بی تەمەنی ئازاد دوای 2 ساڵی دیکە دەبێتە 2 ئەوەندەی تەمەنی پێش 5 ساڵ ئێستا ئازاد تەمەنی چەند ساڵە ئەی 7 ساڵ بی 12 ساڵ سی 15 ساڵ دی 9 ساڵ زانکۆی هەڵەبجە سی چرکەتان هەیە هدو صار أبيزن دو وانيا لا أكيد دا چرکەتان ماوە وەڵامێکم بەنێ زوو بي دوانزة بی 12 باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە
12 ساڵ وەڵامێکی ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا زانکۆی هەڵەبجە کۆی خاڵەکانتان 60 خاڵ زانکۆی نەورۆس لۆژیکی لۆژیک تەنها ئەی ماوە کەواتە ئەی بەڵێ. ئەم زنجیرەیە تەواو بکە 6 حەوت 10 15 22 بۆشایی ئەی 29 بی 23 سی 21 دی 31 سی چرکەتان هەیە یک چوو پشتینگی دو چیت پشتینگی پێنج پشتینگی هەفت پشتی هەفتە پێنج بۆ هەفتە ئەس پێم دەبیتە نە نه نه ڕاستە 22 ناو پۆپلەکە بیتە چەند ئاگاتان لە کار بێ زوو وەڵامێکم بنێ دی سیوێک دی 31 باشە بزانین 31 وەڵامێکی ڕاستە زانکۆی نەورۆز وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانەی ماون کیمیا فیزیا بیرکاری با فیزیا بێ با فیزیا بێت لە فیزیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی لە چ پلێژی گەرمیدا دوو گەرمی پێ و سێلسیۆس و فارنهایت هەمان ژمارە نیشان دەدەن ئەی چل پلە بی کەم چل پلە سی پلە دی کەم سی پلە سی چرکەتان هەیە یعنی سێلسیۆس و فارنهایت هەمان پێوە دەردەخەن زوو وەڵامێکم بنێ بی نێگەتیڤ چل بی نێگەتیڤ چل بزانین بی نێگەتیڤ چل وەڵامێکی ڕاستە زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 70 خاڵ زانکۆی نەورۆس کیمیا بیرکاری کیمیا کیمیا کیمیاش تەنها بی ماوە بی ناوی ئەو پۆلیمەرە چییە کە گڵاسی پلاستیکی یان فلینی لێ دروست دەکرێت ئەی پۆلی ئەسیلین بی پۆلی ڤاینال کلۆراید سی پۆلی پرۆپلین دی پۆلی ستایرین سی چرکەتان هەیە ئەسوەت بژم ئەوەن ئەیەوەندیە ئەس بژم ئەی عاش ئەیەوەندیە ئەس ئێکیش وە هەردووکە ئەیەوەن ئەیەوەندیە ئەی ئەس بژم بجا كيف كيش كيف لا أسيلين ها لا أسيلين يا أي بلا أي. عادي بكي أي بولي أسيلين ئەی پۆلی ئەسیلین باشە بزانین پۆلی ئەسیلین وەڵامێکی ڕاستە زانکۆی نەورۆس بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو پۆلی ستایرین وەڵامە ڕاستەکەیە نەتانتوانی ئەو دەخاڵەش بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە بیرکاری بۆتان هەڵەبژێرم بعيدي توبن بەس ئەمان خۆتان هەڵی بژێرن ئەی یاخود بی أي ئەی
ژمارە چل دابش بکە بەسەر 0.5 و لەگەڵ دە کۆی بکەوە ئەنجام دەبێتە چەند؟ A C B 90 C 50 D 45 C چرکەتانەیە؟ AC A C بەڵێ چی حاسیبەتان پێ نییەوە زوو وەڵامتان نایەوە؟ مشکمان حەسبێ باشە شەشەمانیە. بزانین A C وەڵامێکی ڕاستە. نەوەت وەڵامە ڕاستەکەیە. سی چرکەتانەیە پەلە بۆکەن نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی هەڵەبجە. زانکۆی نەورۆز تەنها یەک کەتەگۆری ماوە و تەنها یەک پرسیار لە ناو ئەو کەتەگۆریە ماوە. ئەویش بیرکاری و لە بیرکاری تەنها بی ماوە کەواتە بی. چەند لە سەدی 5,000 دەبێتە 5؟ A لە سەدا 1 B لە سەدا 0.10 C لە سەدا 10 D لە سەدا 100. سی چرکەتان هەیە؟ پرسیارە دووبارە چەند لە سەدی 5,000 دەبێتە 5؟ چەندە؟ چەند ساڵی بیدە پێنج؟ اگه 5% ساده بگیمانو بیده 5,000 بیده 5,000 نه بیدە 500 چەند بیدە 500 500 بیدە 5 چەند ساڵی 5 نه اون ایک سال کاتتان خەریکە نامێنێ؟ بلا ببین عشوایی زوو وەڵام کیش بی؟ بی. باشە بزانین 0.10 وەڵامێکی ڕاستە. زانکۆی نەورۆز وەڵامەکەتان ڕاست بوو و دەخاڵتان بەدەست هێنا. خۆشویستانم پێشووی بچینە کۆتا بەرگە ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی نەورۆز 50 خاڵ، زانکۆی هەڵەبجە 70 خاڵ. خۆشویستانم کۆتا قۆناغمان ماوە بەجێمان مەهێڵن پاشکەمیشتر دەین وڵاتە. لە یەکەم کاتەگۆری جوگرافیام هەڵبژار چونکە پێم وا بۆ خۆم و هاوڕەکانم زانیاریمان هەیە لەسەر جوگرافیا و بە خۆشحاڵی و پرسیارەکە ئاسان بوو دڵنیا بووین لە وەڵامەکەی. بالەجی مەڵبژار دەوێت ڕاستی بێ بواری خۆم نەبوو یاخود بڵێم زانیارێکی زۆرم لەبارەوە هەبێت بەڵامەوە بوو ڕای زۆرینەوە بوو کە من بایۆلۆژی هەڵبژێرم ئیزافەتەن پێیانەوە بوو ڕەنگە سوالی بایۆلۆژی ئاسانتر بێت. ئێمە هونەرمان هەڵبژارد لەبەر ئەوەی من خۆم شارەزایم لە هونەر هەیە لە موزیک هەیە من گیتارە ژەنم و هاوڕەکانیشم شارەزایکی باشیان لە هونەرە هەیە ئێمە بۆیە ئەوەمان هەڵبژارد دڵنیا بووین لە بڕیاری خۆمان. بۆیە تەندروستیمان هەڵبژار چکە هاوڕەکانمان لەم بوارەیە شارەزا بوون بەڵام لە وڵامەکەشدا بەداخەوە ئەمەشیان لە بەرژەوەندی ئێمە نەبوو. کاتەگۆری کیمیا پرسیارەکە ئەمانزانی بەس ئەکید نەبووین لە بینی دوانیانە کامیانە لە کۆتاییە دانێکمان هەڵبژارد بەڵام بەداخەوە وەڵامەکە هەڵەبوو. تەندروستیمە هەڵبژارد چونکی ماگو پترمە پێزانین سەر تەندروستیە هەین و یەلێک جارا سوشیال میدیایدا ئەم پێزانینە تەندروستیت خوێنن ماگو دی ئێکشۆن پێزانینا بێت ئەوێن مات زانین هزرامەدا لێ ئەو پرسیارە هات و منەشام جوابێل سەر بدەن. فيزياء هالبجار از شخصي قال حاج فيزياء كم متابعات كم نه متابعة كبر فرنا اختصاصي منه بس متابعة كباشت كم متفيها دخل عندي بخوب دز ببینم بلام نشان و برسه کنه درست مدار ما ویجوره ورزش هالبجار چونکی ورزش شتاکی گرینگه و ام بینیم پتریا گنجای ورزش و گریدایه افجام هندای پیزانی است ورزش هبون جبر هندی ما هالبجار و باش بود برس و ما درست بود. بسیار دی ترجمه من هالبجار دی هر ادبیات بو خوشحالی و شعرک پشه و بو من هات کو ایک شعرت کردت خوش تفیه و من حزا خواندن شعرتی و همی شعرین کرد هیا لشوا زاویه شعری و گوتنوی از زانم خوشحالی و ما برس و درسته.
خۆشەویستانم دووبارە سڵاو هاتینە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی وەک پێشتریش باسم کرد لە هەر زانکۆیەک دوو بەشدار بوو دێتە لای من هەردوو بەشدار بووی سێ پرسیاری لێ دەکەین هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە ئێستا هەردوو زانکۆکە گۆڕانکاریان کردووە ئێمە با بزانین گۆڕانکارەکانیان چین زانکۆی هەڵەبجە بزانین چ گۆڕانکارێکی کردووە گۆڕانکارەکانی زانکۆی هەڵەبجە ئارام سدیق پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ بەختیار بەکر بەختیار بەکر تەمەەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار هەروەها بێریڤان جەلال پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ سۆلین نەسرەدین سۆلین نەسرەدین تەمەەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی کوردی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ بەختیار و سۆلین بەخێربێن هەردووکتان بۆ پێشبڕکێکە بە هەمان شێوە زانکۆی نەورۆز ئەویش گۆڕانکارێکی کردووە با بزانین گۆڕانکارەکەی زانکۆی نەورۆز چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی نەورۆز دەروێش تەمەر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ وڵات شەوکەت وڵات شەوکەت تەمەەن 26 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی پەیوەندی نێودەوڵەتی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە بالیۆز وڵات بەخێربێی خۆشەویستانم پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی نەورۆز 50 خاڵ زانکۆی هەڵەبجە 70 خاڵ بیرتان نەچێ ئەم بەرگەیە 60 خاڵ ئەتوانی بەدەستبێنی بۆ زانکۆکەت ئێستا با بەخێرهاتنی بەختیار لە زانکۆی هەڵەبجە هەروەها وڵات لە نەورۆز بەخێراتنی هەردووکتانەکەم سێ پرسیارم هەیە بۆ هەردووکتان هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە وەڵامەکەتان زانی دەست بنێن بە بۆتۆنەکە بەڵام با من مافی ئەوەتان بەمێ بۆ نمونەڵێم زانکۆی هەڵەبجە یاخود زانکۆی نەورۆز اینجا وەڵام بنەوە باشە ئامادەن پرسیاری یەکەم بۆ ئێوە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ چ بەروارێکە زانکۆی هەڵەبجە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ 1/6 1/6 هەڵەیە زانکۆی نەورۆز تۆ زانی 4/7 هەڵەیە وەڵامە ڕاستەکە 10 مانگی دیسەمبەر دووهەم پرسیار بۆ ئێوە کام زانا هێزی کێشکردنی دۆزیەوە زانکۆی هەڵەبجە نیوتن زۆر ڕاستە بەختیار 5 خاڵە بەدەستێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن باوکی فەلسەفەی ڕۆژئاوایی کێیە زانکۆی هەڵەبجە گۆتە هەڵەیە زانکۆی نەورۆز ئێوە نازانن نازانن وەڵامە ڕاستەکە سوقراتی یۆنانی زۆر سپاسانەکەین ئەتوانن بچنەوە جێگانی خۆتان چەپڵێک ئێستا مانەوێت بە خێراتنی دوو پێشبڕ دوو تابیتر بکەین ئەوانیش لە زانکۆی هەڵەبجە شنان فەرمو وێرە هەروەها لە زانکۆی نەورۆز کەوسەر بۆ ئێرە زەحمەت نەبێ هەردووکتان بەخێر بێن سێ پرسیاریش هەیە بە هەمان شێوە بۆ ئێوە پرسیاری یەکەم دەڵێت قیبلەی زەردەشتیەکان چ شتێکە زانکۆی نەورۆز قیبلاوە قیبلەی زەردەشتیان چییە هزرا چاک گوتنا چاک گوتنا چار هزرا چاک گریارا چاک قیبلە ژینگە قیبلە ژینگە گرنگی دا هەوایی ئاگر هەڵەیە شنان تۆ دەزانی ئاسمان قیبلە ئەو شتەیە
ڕۆژ تەواو کاتان نەما کەوسەر دەتزانی تیشک ڕۆژ ڕووناکی ڕۆژ بەڵام بەداخەوە نەتانتوانی و پێشغاڵە بەدەست بێن. دووەم پرسیار لە پلەی گەرمی 212 فەرەنهایت ئاو لە چ دۆخێکدا دەمێنێتەوە؟ بەستن. هەڵەیە زانکۆی نەورۆز؟ شل. هەڵەیە دەبێتە هەڵم. کۆتا پرسیار فیلمی ئەنیمەیشنی شۆن دە شیپ بەرهەمی کام وڵاتە؟ زانکۆی هەڵەبجە. ئەڵمانیا. زانکۆی نەورۆز؟ ئەمریکا. هەڵەیە بەریتانیا وەڵامە ڕاستەکەی زۆر سپاسانەکەین دەتوانن پشتنەوە شوێنەکانی خۆتان. دوو بەشداربووی تر لە زانکۆی هەڵەبجە هەڵوێست، لە زانکۆی نەورۆز جیهاد. هەڵوێست و جیهاد بەخێر بێن. سپاس. ئامادەن بۆ سێ پرسیار؟ ئامادەی. پرسیاری یەکەم. وڵاتی سورینام لە چ کیشوەرێکە؟ زانکۆی هەڵەبجە؟ کیشوەری ئەفریقا. کیشوەری ئەفریقا. زانکۆی نەورۆز؟ ڕۆژهەڵاتە ناوەڕاست. ڕۆژهەڵاتە ناوڕاست. ئەمریکای باشوور وەڵامە ڕاستەکەیە. دووهەم پرسیار بۆ ئێوە. کام وەرزش بە یاری پاشایەکان ناسراوە؟ زانکۆی نەورۆز؟ شیر و تیرانە. شیر و تیر؟ چت بێشن یا شەریدە یاریۆ شەری بوونمونە شیر و تیر یتوێت شاردی باشە بزانین شیر و تیر ڕاستە. هەڵەیە زانکۆی هەڵەبجە هەڵوێستۆ نازانی؟ پرسیارەکەم دووبارەکەیتەوە. کام وەرزش بە یاری پاشاکان ناسراوە؟ شەترەنج. ئەویش هەڵەیە پۆلۆ، یاری پۆلۆ بە وەرزشی پاشەکان نەسراوە. کۆتا پرسیار بۆ ئێوە. سەردەمی بڵاوبوونەوەی دایناسۆرەکان لەسەر زەوی چی پێ دەگوترێت؟ چ سەردەمێکە؟ پێی دەوترێت چ سەردەمێک؟ سەردەمێک کەس نازانێت دەست بنێ بۆ بۆتۆن. زانکۆی نەورۆز؟ سەردەمی شتێک بڵێ. دایناسۆرەکان. دایناسۆرەکان هەڵوێستۆش هیچ نازانی؟ سەردەمی جوراسیک وەڵامە ڕاستەکەیە. زۆر سوپاسی ئێوەشەکەین ئەتوانن چنەوە شوێنەکانی خۆتان دەستان خۆش بێ. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی هەڵەبجە سۆلین، لە زانکۆی نەورۆز ناسر. ناسر و سۆلین هەردووتان بەخێر بێن و ئامادە بن بۆ سێ پرسیار. پرسیار یەکەم. کتێبی جیهانی سۆفیا نووسینی کام نووسەری جیهانیە؟ زانکۆی نەورۆز؟ زوو خەریکە کاتە نامێنێ؟ پۆل نیکراف؟ چێ؟ پۆل نیکراف؟ پۆل نیکراف.
هەڵەیە وەڵامە ڕاستەکە یوستین گاردر. دووهەم پرسیار ئەو گەریدە ئیتالیە کێ بوو کە لە سەدەی 14دا سەردانی زۆربەی وڵاتانی ئاسیای کردووە؟ زانکۆی هەڵەبجە کێ؟ ماجەلان. هەڵەیە زانکۆی نەورۆز. سەدەی 14 بەڵێ. تۆ وەڵامی کێ بڵە؟ کۆلۆمبۆس نه؟ کۆلۆمبۆس. مارکۆ پۆلۆ وەڵامە ڕاستەکەیە. کۆتا پرسیار ناوی بازرگانەکەی ناو کتێبی بازرگانی ڤێنێسیای شکسپیر چی بوو؟ تۆزانی؟ سۆلین نازانی؟ جۆن؟ هەڵەیە زانکۆی نەورۆز؟ ئەویش نازانێ. ئەنتۆنیۆ وەڵامە ڕاستەکەیە. زۆر سوپاسانەکەین ئەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان. خۆشەویستانم پێشبڕکێکە بەم شێوەیە لە نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی نەورۆز کۆتایی هات و کۆی خاڵەکانیان. زانکۆی نەورۆز 50 خاڵ وە زانکۆی هەڵەبجە 75 خاڵ. خۆشەویستانم بەم شێوەیە بەداخەوە زانکۆی نەورۆز بەجێمان دێڵێت بەڵام ئەتوانێت لە ساڵی داهاتوو بێتەوە بەشدار بێت لە پرۆگرامەکە و زانکۆی هەڵەبجە دەچێتە قۆناغێکی تر دەیبینینەوە. بەڕێزان و خۆشەویستان ئێوەش دەبینینەوە تا ئەو کاتە هەر شاد بن. ئەم خۆشحاڵ بین کو ئەم بەشدار بین دە پرۆگرامێ ئەستێرەکانی زانکۆدا و مەشیان بەشداریە بکەن ئەو نینە و کاکیشمە سەر بکەوێت ئانکیشمە خسارەت بە divê بەریکانێدا لێ ئەم داخوازە سەرکەفتنێ بۆ هەواڵێن مێن زانکۆ هەلەبجە دکەن. هەلبەتە دژیانێدا چجارە شکستن نینە بەلکو ئەگەر تو جارێکی هەلنگفی کەواتە ئەوڕێکێکە نیشاتە دەش بوو سەرکەتنەکە باشتر. بەس ساڵێن بێت ئینشاڵڵا دێ باش خۆمەدەکەین و نەتیجەیەکی باش دەستخۆبین. ڕاستە ئەم سەر نەکەفتین بەس بۆ دەبێت ئەvێ ئەم بقوو بکەینە وەک نقطەیەک خاڵێک بۆ ساڵات تێت و پتر خواستینین. ئەوە گرنگ نییە ئەگەر مرۆڤ خسارات بێت یان فایدە بێت گرنگ ئەوە مرۆڤ تەجروبەیەکێ بخوا ژێ چێکێت و بۆ مرۆڤ چێ بێت و هەر ڕێکێک کۆی ئەولی دەستپێکێ پتریەوەن شکستنە بەری پشتی هینگێت بێ مرۆڤ بخوا بکە دەرس و سەرکەفتنەکە مازن و پۆشە ڕۆژ. ئەگەری شکستنە من خسارە دەمەدوی پرۆگرامیدا ئەکییت شانسی دەورێکی مازن هەبوو بۆ جێگرتنا پرسیارە و جۆرە پرسیارە و دوو ماهیکێژی هەر پشکداری ئارمانجەمە بۆە نەزیێدەتر. خۆشحاڵم بە سەرکەوتنمان بۆ قۆناکێکی تر هیوادارین لە قۆناکی داهاتوو سەرکەوتوو بین. بردنەوەمان لەم پرۆگرامە هەنیداین کە بۆ پرۆگرامەکانی تر بە باشترین شێوە خۆمان ئامادە بکەین و تەکنیکێکی تازە بەکاربێنین و پلانمان ئەوەی هەتا فاینەڵ بمێنینەوە. توانیمان لەو ئاستەیە بین کە سەرکەوتن بەدەست بێنین و سوپاس بۆ هەموو هاوڕێیانم. هەستێکی زۆر خۆشم هەیە کە ئێمە توانیمان لەم پرۆگرامەیە سەرکەوتوو بین و زۆر باش بۆ پرۆگرامەکانی داهاتوو خۆمان ئامادەکەین. هەستەکەم شایانی و متمانە بووین کە هاوڕەکانمان زۆر ئومێدیان لەسەر هەڵچنی بووین هەستەکەم جێگەی ئەو متمانەی ئەوان بووین. ئەمە زۆر دڵخۆش بووین کە توانیمان لەم بەرنامەیەدا سەرکەوتن بەدەست بێنین و زۆر باشتر خۆمان ئامادە ئەکەین و ئیشەڵاگی نەفیلاف. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە خوێندکارەکان بتوانیان سەرکەوتن بەدەست بێنە زۆر باش بوون لە پرۆگرامەکەیە